میوانێکمان لەگەڵدایە لە بەغداوە زۆر بەڕێز دکتۆر عەمار بەهادلی ینی پسپۆری یاسای هەڵبژاردن و هەروەها شارەزای سیاسیشە. بەڕێز بەهادلی شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین. داخۆ قەیران یان کێشەکە لە هەڵبژاردن و یاسای هەڵبژاردندایە یاخود لە عەقڵی سیاسی و بەڕێوەبردنی سیاسەتمەدارانی عێراقدایە کە نە دەستووریان قوبوڵە، نە یاسای هەڵبژاردنیان قوبوڵە، نە ئەنجامی هەڵبژاردنیشیان قوبوڵە. سڵاو لە ئێوە و لە بینەرە بە ڕێزەکانتان. لە ڕاستیدا ئەمڕۆ قەیرانی عێراق قەیرانێکی زۆر کەڵەکە بووە بە ئاڵۆز و مرتەبەکە، بەڵام لە هەمان کاتدا قەیرانی متمانە نەبوون لە نێوان لایەنەکاندا هەیە، هەر لەگەڵ ئەوەشدا ڕێزنەگرتن لە بنەما دەستووریەکان هەیە، هەروەها بابەتی یاسای هەڵبژاردن و لێکەوتە شێواوەکانی لە هەمان کاتدا کۆمەڵێک پرس هەیە کە پێویستیان بە دووبارە پێداچوونەوە هەیە. بۆ ئەو مەبەستەش پێویستە لەسەر مێزێکی گفتوگۆی نیشتمانی دابنیشن و هاوبەشە سیاسیەکان بەبێ لە بەرچاوگرتنی ئینتیمای سیاسی و حەزبی پێویستە هەموو لایەنەکان و بەبێ لە بەرچاوگرتنی ئینتیمای نەتەوەی و ئاینی ئێمە ئەمڕۆ پێویستیمان بە متمانەیەکی نیشتمانی هەیە، پێویستیمان بە دیباجە و جارنامەیەکی نەتەوەی نیشتمانی هەیە، عێراقیمان هەیە. ئەمڕۆ پێویستە دامەزراوەکانی دەوڵات ڕێچکە ڕاستەقینەکان وەربگرن و هەندێک حزبی سیاسیش هەن ئێستا دەیانەوێت تاکلایەنە بڕیار لەسەر چارەنووسی سیاسی عێراق بدەن و ئەمەش زۆر باشە. بەڕێز بەهادلی زۆر چاکە، زۆر باشە. بەڕێز بەهادلی ئێوە بابەتێکی زۆر گرنگتان وروژان، ینی دەڵێن تاکلایەنە لایەنێک بڕیار بدا، بەڵام من دەگەڕێمەوە سەر پرسیاری یەکەمیشم جارێکی تر، ئەویشەوەیە بۆ خۆت دەزانی شتێک نییە بە ناوی گەلی عێراق، گەلانی عێراق هەیە. عێراق لە کۆمەڵێ پێکاتەی نەتەوەیی ئاینی ئاینزا پێکاتووە. پێت وایە بە تەنها یەک ئاین یاخود یەک پێکاتە دەتوانێت حکمی عێراق بکات؟ باشتر نییە ئەو واقعە لەلایەن سیاسەتمەدارانی عێراقەوە قبوڵ بکرێت؟ بە شێوەیەکی ڕەها نەخێر، چونکە دەستووری عێراقی کاتێک داڕێژرا هەموو پێکاتەکان لە بەرچاو گیراوە کە ئێستا ئەو پێکاتانەی تۆ باسی لێوە دەکەی بنەمای پێکاتەی سەرەکی هێزی عێراقن. دواتریش پێویستە بڕیاری سیاسی بڕیارێکی کۆدەنگی لەسەر بێت، بڕیارێکی نیشتمانی بێت. ئێمە باسی ئەو ئەزمونە ناکەین لە خۆمانەوە، باڵکو ئێستا کە دەبینین کۆمەلگای عێراقی لە کۆمەڵێک ئەو لەو پێکاتانە پێکاتووە ئەو هەمووشیان لە پەرلەمانیشدا ئەوە لە بەرچاو گیراوە کە نوێنەراتی تەواوی شەقامی عێراق دەکات. ئەمڕۆ بۆ ئەوەی ئێمە پەرلەمانێکی فیدرالی بەهێزمان هەبێت و بتوانێت هەڵسەنگاندن بۆ ئادای کاری دەسەڵاتی جێبەجێکردن بکات، پێویستە هەروەها چاودێری دارایی پێویستە دەنگێک هەبێت، دەنگێکی هەموو پێکاتەکان لەسەر بڕیارەکان هەبێت. زۆر باشە. بەڕێز بەهادلی زۆر چاکە. بەڕێز بەهادلی ئێوە باسی پەرلەمانێکی بەهێز دەکەن خاوەن قسە بێ، بەڵام ئێستا پەرلەمان ئیفلیج بووە. ئەوە چەندین ڕۆژە پەرلەمان بەدەست خۆپیشاندەرانەوەیە و داوای هەڵوەشانەوەی پەرلەمان و هەروەها
هەڵبژاردننی پێشوەختەکەن کەواتە چ جۆرە پەرلەمانێک دەبێت دەتوانێت بەهێز بێ کە هیچ دەسەڵاتێکی نییە. من باسی ئەو واقعە دەکەم کە دەڵێم پێویستە دەبێت هەبێت من باسی ئەوە دەکەم کە دەڵێم جەخت لەوە دەکەمەوە کە دەبێت پەرلەمان بەهێز بێت بەڵام ئێستا چونکە بەوەی کە یەکەم ئەرکی پەرلەمان ئەرکی چاودێریکردنە دواتر یاسادانانە دواتر چاودێری داراییە پێویستە من ئەو خۆپشاندانانەی کە ئێستا لەلایەن سەدرەوە هەیە ئەوە گزارشتە لە داواکاریەکانی گەل یاخود بەشێک لە گەل بۆیە پێویستە ئەو داواکاریانەی ئەوەی کە هاتۆتە ئاراوە ئەو دۆخی کە هاتۆتە ئاراوە هەمووی لە ئەنجامی کەڵەکەبوونی کەم تەرخەمیەکانی حکوومەت و دەسەڵاتی جێبەجێکار بووە هەروەها لە گوێنەدان بە یاساکان بە یاسا دەستور دیسان پێشێلکردنی ئەو یاسا زۆر باشە بەڕێز بەهادلی زۆر چاکە بەڕێز بەهادلی بەڕای ئێوە ئەگەر بەڕاشکاوەرەش وەڵام بدەیتەوە وا باشترە بەڕای ئێوە ئێستا داوای هەڵبژاردننی پێشوەختە دەکەن پێتان وایە ئەگەر هەڵبژاردننی پێشوەختەش کرا پەرلەمانێکی نوێژ هات هیچ لەم کێشانەی عێراق چارەسەر دەکات بەڵێ لێرەدا هەندێک پێکاتە و بنەمای سەرەکی هەنا پێویستە ڕێککەوتن لە سەریان بکرێت بێت لەوەی پەنا بۆ هەڵبژاردننی پێشوەختە بهێنرێت ئەو کات پێویستە بیر لەوە بکرێتەوە کە ئەو کێشانە بەرەو قۆناغیتکە هەنگاو بنرێت و ئەو پێکاتە سەرەکیانەش پێویستە کە کێشەی هەڵبژاردننی سەر و کۆمار چارەسەر بکرێت بەوەی کە بەسەیەکێکی پەکخەر نەتوانرێت دەنگ بە سەر و کۆمار بدرێت و پێویستە جارنامەیەکی نیشتمانی هەبێت بۆ یەکلاکردنەوەی یاسای حزبە سیاسیەکان لەم سات و حاڵەشدا ئەگەر هەڵبژاردنێک بکرێت ئەوە پێ ناچێت چاوەڕێی ئەنجامێکی زۆر باش نەکەین بەڵام ئەگەر ئەو کێشانە چارەسەر بکرێن پێویستە بیر لە چۆنیەتی هەموارکردنەوەی ئەو دەستورە بکرێتەوە و چارەسەری خاڵە ناکۆکەکان لە نێوان لایەنەکان بکرێت اینجا هەنگاو بەو ئاراستە بنرێت. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر عەمار بەهادلی پسپۆری هەڵبژاردن و شارەزای سیاسی ڕاستەوە خۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان